قوتابخانە و زانکۆکان تا دوای نەورۆز ناکرێنەوە. کەمێک پێش ئێستا وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم لەگەڵ وەزارەتی پەروەردە ڕاگەیەنراوێکی هاوبەشیان سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی پشووی قوتابخانە و زانکۆکانیان بڵاو کردەوە. لە ڕاگەیەنراوەکەدا دەڵێن لەبەر بەرژەوەندی گشتی و پاراستنی سەلامەتی گیانی مامۆستایان و قوتابیان پشووی قوتابخانە و زانکۆکان لە ڕۆژی یەکشەمەوە واتە 2 ڕۆژی تر بۆ 23/3/2026 درێژ کراوەتەوە. وەک زانین لە سەرەتای سەرهەڵدانی شەڕ و پێکدادانەکانی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا کە ڕۆژی شەمە بوو، پشووی قوتابخانەکان و زانکۆکان بە هەموو قوتابخانەکان واتە حکومی و ناحکومی و قوتابخانە نێودەوڵەتیەکانیش ڕاگەیەنرا. بەو پێیەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەردەوام داوای تەسلیمبوونی کاربەدەستانی ئێران و خۆبەدەستەوەدانیان دەکات و لەو لاشەوە بەرپرسانی ئێران بەردەوام هەڕەشە دەکەن و دەڵێن تا دواهەناسە بەرگری دەکەین، پێدەچێت ئەم شەڕە واز و کۆتایی نێت و چەندین هەفتەی تریش بەردەوام بێت. کوردستان ئاوەدان و ئێوە سەلامەت.